ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهدي الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله صلى الله وسلم عليه وعلى آله وصحبه أجمعين. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وأحسن الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. واجبات الصلاة. لو تاركاني بيشودا باسي مكروهات كانوا شروط كانوا أركان كان يجمع كيف بتفصيلين إن شاء الله. أمر باسي لو تالي كمان باسي واجبات كانك أو واجبات أنا وشتاني كواجب لنيجا بو أويتي بقيم زين أركان كان كامية، شروط كان كامية، واجبات كان كامية، سنة كان كامية. ئەگەر ئەوانەمان ناسی ئەو وەختە ئیتر ئەزانین نوێژەکان بە تەواوەتی بکەین و هەڵەیتیان نەکەین. و ئەگەر هەڵەیەکمان کرد لە نوێژەکانمان بزانین کامیان پێویستە دووبارەی کەیتەوە، کامیان پێویستە بە سجدەی سەهووە، کامیان پێویست بە هیچ شتێ ناکا و نوێژەکەت بخۆی. واجباتەکان هەشتدان. هەر کەسێ بەعەمدەن یەکێکیان واز لێ بهێنێ نوێژەکەی بەتاڵ بێتەوە. بەڵام لە کاتی نەزانینە یا لە بێچوونە بە سوژدەی سەهو و قەرەبوو ئەکرێتەوە. هەفتەی پێشووتمان ئەرکانەکان بە سوژدەی سەهو و قەرەبوو ناکرێتەوە ئیلا ئەگەر نەتکرد ئەبێت دووبارەیەکەیتەوە لە نوێژەکەتە. بەڵام واجباتەکان ئێستا کە باسییانەکەین ئەمەیان ئەگەر نەتکرد یا لە بیرت چوو یا سەهوت کرد ئەتوانی بە سوژدەی سەهو و قەرەبووی بکەیتەوە. یەکەمیان لەو واجباتانە بریتیە لە تەواوی تەکبیراتەکان، جگە لە تەکبیرەی ئیحرام. واتە هەرچی ئەڵڵاهو ئەکبەرێک کە تۆ لە عیبادەتێکەوە بۆ عیبادەتێکی تر، لە حەرەکەیەکەوە بۆ جوڵەیەکی تر نەقڵە بێ ئینتیقالەکە ئیگوازیتەوە ئەڵێ ئەڵڵاهو ئەکبەر، ئەو ئەڵڵاهو ئەکبەرانە هەمووی پێی ئەڵێن یەکێکن لە واجباتەکان. جگە لە تەکبیرەی ئەحرام یەکەمین تەکبیرە کە هاتی درێژی دابەش دخولی سەلات بووی، ئەوە ئەرکانە، ئەوە بە هیچ جۆرێ لەسەر لا ناچێ ئەگەر نەیکەی نوێژەکەت قبوڵ نییە. بەڵام پاشی ئەوە تەکبیراتەکانی تر کە ئەچی بۆ ڕکوع بەرزەبیتەوە، ئەچی بۆ سجود بەرزەبیتەوە، ئەوانە هەر هەمووی پێ ئەوتێ واجبات. ئەگەر لە بیرت چوو یا سەهوت کرد سجدت و سجدەی سەهوو ئەدۆی قەرەبووی پێ ئەەکەیتەوە. کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ إنما جعل الإمام ليتم به فإذا كبر فكبروا. ئیمام بۆیە دانراوە بۆی شوێنی کرد، یعنی خۆت دوا نەخەینی یا پێشی نەکەوی. هەر کاتی ئەڵڵاهو ئەکبەری کرد تەکبیرەی کرد بۆ ئینتیقال بۆ فەرمانێکی تر، ئەو وەختە تۆش بە دوای ئەوە یەکسەر ئەڵڵاهو ئەکبەرەکەیت و شوێن ئەو ئەکەویت. و ئیمانداران یەک حاڵەت هەیە بزانن تەکبیرەکان ئەڵڵاهو ئەکبەر شوێنەکەی کوایە. مثلا کە تۆ فاتحە و قورئانت تەواو کرد ئەڵێی ئەڵڵاهو ئەکبەر ئەڵڵاهو ئەکبەر، ئەبێ تۆ کاتێک دەست پێەکەی لەکە حەرەکە ئەکەی ئەچی بۆ ڕکوع، پێش ئەوەی بگەیتە ڕکوع لەو ناوەیە تەواو ببێ ئەڵڵاهو ئەکبەر. مثلا بە پێوە ناوێ بڵێ ئەڵڵاهو ئەکبەر ئەمجا ڕکوع بێت.
نەکەوت الله ئەکبەر لە ئینتیقالەکە لە ئەسنای حرەکەکانە الله ئەکبەر جێگەکەی ئەو شوێنەیە. ئەوە زۆر ئاگادار بن چونکە زۆر کەسی وا هەیە الله ئەکبەر ناکات تا ئەچێتە ڕوکوع جاڵێ الله ئەکبەر. شوێنەکەی شوێنی حرەکەی جوڵەی شوێنەکە لە نێوان ئینتیقال و ئینتیها لە نێوانی ئەوەی کە ئەگوازرێتەوە تاوەکو نەتەواوی ئەچیتە حرەکەیەکی تر شوێن. ئەمەمان لەبیر نەچێت تەواوی تەکبیر. دووەمیان کە ئەگەیتە ڕکوع سبحان ربي العظيم لركوع ئەمیش یەکێکە لەو واجباتانەی کە لە نوێژا پێویستە ئێمە بیکەین بە مقداری یەک جار. ئەو وەختە تۆ واجبەکەت جێبەجێ کردووە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حوزەیفە بۆمانە گێڕێتەوە ئەفەرمێت فكان يقول في ركوعه سبحان ربي العظيم. ئەفەرمێت پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئەگەیشتە ئەوەی بکاتە ڕکوع هەموو ئاڵایەکانی ئەوەستا دەستی لەسەر ئەژنۆی دانا ئەو وەختە ئەیفەرموو سبحان ربي العظيم. وهروها پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی وأما الركوع فعظموا فيه رب عز وجل. الركوع تعظيم خوای گەورە بکەن. بۆیە ئێمە پێویستە کاتێک کە ئەگەینە ڕکوع بڵێن سبحان ربي العظيم و ئەمە واجبە لەسەر ئیمام و مەأموم و منفەرید. ئەمە یعنی چی؟ یعنی ئەگەر تۆ ئیمام بوو پێویستە سبحان ربي العظيم بکەیت. ئەگەر لەگەڵ دوای ئیمام نوێژەکەت هەر بیکەی ئەگەر بە تەنها هەر دەیکەی یعنی بە هیچ حاڵەتێکا لەسەر ناکەی و واجبە. ئەگەر لەبیرت چوو یا سەهود کرد سوجدەی سەهود و سوجدەی سەهود بۆ ئەبیت. سێمیان قول سمع الله لمن حمد للإمام والمفرد. كاتك ركوع تاوكل هل أصيتوا وسمع الله لمن حمد سمع الله وحمد شوينكي وكو الله أكبر كوايا يعني كهستاي توا علي بدم ريو سمع الله لمن حمد أجر إمام بوي ياخذ لا تنهان يشتكل مفرد بي بلام أجر لدواء إمام ونيرسل بجماعات ئەو وەختە ئەوە سەر ئەکەوێ ئەگەر نەشیکەی هیچ لەسەر نییە بەڵکو پاشی ئەوەی کە ئیمام ڕاست بوویەوە دوعاکەی دوای ئەوە ئەخوێنی. چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ ثم يقول سمع الله لمن حمده إذا رفع صلبه من الركوع. كاتێک کە هەڵ ئەستایەوە لە ڕکوعە ئەو وەختە ئەیفەرموو لەگەڵ ئینتقالەکە ئەیفەرموو سمع الله لمن حمده. شوارەمیان کە هەستایتەوە لای پاشی سمع الله لمن حمده ئەفەرمێ ئەڵێ ربنا ولك الحمد للكل. يعني إمامي مأموم بتنيا نشكي سمع الله لمن حمده يعني تو جواب إيته علي ربنا ولك الحمد. چونکە لە حاڵەتێکە ئەگەر تۆ لە دوای ئیمامەوە نوێژە کرد ئەگەر ئیمامەکە وتی سەمیع الله لمن حەمیدە تۆ نەیڵی هەستیتەوە بڵێ رەبەنا وەلەکە الحەمد هەر لەسەر تۆ هیچ نییە ئینشاءالله. بەڵام ئەگەر بە تەنها نوێژە یاخود ئیمامی ئەبێ بێنێ. پێنجەمیان کە ئەچیتە ناو سجودەوە واجبێک لە واجبەکان ئەوەیە کەوا ذکری تیا بکەی ئەویش ئەوەیە سبحان ربي الأعلى لە سجودە. فهل فرمودي حذيفة فرمي ثم سجد فقال سبحان ربي الأعلى. يغمر خوا سجدة لسرح ضاكي كراس مانك وهروها فرمو سبحان ربي الأعلى تويت الله بحج ولا بإمام بيا مأموم بيا مفرد بي بيوسا أو ذكر بكي وبوستي بمقدار أو اندي يجار بلي سبحان ربي الأعلى نەک وەکو هیلمان وتمان وەکو تێر چۆن دەنوگە داوازە ئەو هەڕۆ شێوەیەنە یاخود ذکرەکە هەڵسیتەوە لە نیوەی ڕێیا بڵێ سبحان ربي العظيم بەڵکو ئەبێتەوە سەرت لە سجوودا بێ ئینجا بێت. شەشەمیان کە هەڵ ئەسیتەوە لە بەینی دوو سجودەکەیە ئەوەش یەکێکە لە واجباتانەی کە زۆر کەم کەس بەکاریەهێنێ
هەرچەند وەستانێکی زۆر بچووکە زۆر کەمە لەبەینی دوو سوزەکە پێویستە کە هەڵسایتەوە لە سوزەی یەکەم یعنی بوەستی لە حرەکە بکەویت پاشان بە مقداری ئەوەی بڵێ ڕەبی اغفرلی ڕەبی اغفرلی یاخود یەک جار بڵێ ڕەبی اغفرلی یاخود دوعای تر هاتووە کەوا ابن عباس ومعنى جرته وأفرميك يا غمري صلى الله عليه وسلم لبيني دو سجدكا أي فرمو اللهم اغفر لي وارحمني واهديني وعافني وارزقني واجبرني أول دعاء إنسان تواني خيري بيبو ويخوي بك برام هذا مقداري أو نيبل ربي اغفر لي جانب لجولة بك بس باشان أوا حوتميان باشو السجداء بيته هل وكو سجديكم سبحان ربي الأعلى وسبحان ربي الأعلى وحمو جان اللي حركه جولا بكي واطمئنان بكي بسجوده جوان حوتم واجبات لنجكان معنا بريتيا لشاهدماني يكم تشهدي أو يعطى تحياتي يكم عبد الله كري مسؤول رضا ورحمتي خوالي بما نجيرته أفرمي علمنا رسول الله صلى الله عليه وسلم أن نقول إذا جلسنا بين في الركعتين أفرمي يا غمري إخوان صلى الله عليه وسلم في يكدي كواء قدورك على نيشمع كل بوشي وإطمئنان ودعاء كان يتعبكين وبوشي ويا فاشي دورك عكا تحيات بخير تحياتكش أفرمي بوشي ويا كأفرمي التحيات لله والصلوات والطيبات السلام عليك أيها النبي ورحمة الله وبركاته السلام علينا وعلى عباد الله الصالحين أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمدا عبده ورسوله أم تشهدي كما أم تحياتي كما واجبة أخي الإنسان لبيري شو لركاتي سيما هرصايوة وأو تحياتي نخوين ودعاي بيلي كوتوكا نيخوين دوا پێویستە بەوەیە دوو سوژدەی سەهوو ببەیت قەرەبوو ئەکرێتەوە چونکە واجبە وەکو تەشەهودی ئەخێر نییە کە ڕوکنە ئەگەر نەیخوێنی نوێژەکەت کۆڕۆ نییە ئیلا بێ بخوێنی. ئەویش لەسەر ئەو فەرمودەیی کە عەبدوڵای کوڕی بوحەینە ڕەضا و ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ إن النبي صلى الله عليه وسلم صلى بهم الظهر فقام بالركعتين الأوليين ثم لم يجلس فقام الناس معه. أقول النبي صلى الله عليه وسلم نيجي وروي وكردين بلام لدوركاتي كما دانا نجو تحيا وابو هستايا وابو ركاتي سيام وخلقكش لقالي هستايا حتى إذا قضى الصلاة فاشوي كالتوا وشوار ركاتي كيف وانتظر الناس تسليمه خلق شاوريانا كل كسلام باتوا چونکە ئیمام چی کرد تۆ ئەبێ مادەم مەأمومی شوێن ئەو بکەویت. ئەفەرمێ كبر وهو جالس وسجد سجدتين قبل أن يسلم ثم سلم. ئەفەرمێ کە تەحیاتەکەی تەواو کرد تەحیاتی دووەم کە تەحیاتی یەکەمی نەخوێندبوو لە تەحیاتەکەی تەواو کرد پاشان تەکبیری کرد دوو جار تەکبیرەت و دوو سجودی دا دوو سجدەی دا و مسلمانان بەدوایە پاشان هەستایەوە ئەمجا سەلامی دایەوە. ئەمەش ئەفەرموون نیشانەی ئەوەیە کەوا تەحیاتی یەکەم واجبە و ڕوکن نییە ئەگەر کەسێ لە بیری چوو ئەتوانێت بە دوو سجدە قەرەبوو بکاتەوە. و هەشتەمیان ئەوەیە کەوا چۆن لە ڕوکنەکان ئەرکانەکانە وتمان ئەوەیە کە ئینسان دائما تەحیات ئەبێ دانیشێ بۆی. عیبادەتێکە خوای گەورە بە دانیشتانەوە لێمان قبوڵ دەکات. دانیشتن بۆی عولەمایانە فەرموون هەشتەمین واجباتە لە واجباتەکانی نوێژ. ئەم هەشتا هەر هەمووی واجبە وەیە ئەگەر کەسێ لە بیری چوو یاخود نەیکرد یاخود سەهۆی کرد ئیتر ئیمام بوو یاخود بە تەنیا نوێژە کرد یاخود مەأموم بوو یا ئەگەر بە خۆی ئیمام بوو یاخود تەنها نوێژە کرد پێویستە دوو سوژدەی سەهوو بە قەرەبووی ئەو سەهوە ئەو هەڵەیە بکاتەوە. بەڵام ئەگەر لەگەڵ ئیماما بوو پێویست ناکات تۆ هیچ بکەی شوێن ئیمامەکەوی. ئیمامەکە چی کرد شوێن ئەو ئەکەوی ئەو سوژدەکانە با و تۆش وەکووە.
نسأل الله تبارك وتعالى أن يرزقنا العلم النافع والعمل الصالح المتقبل. أقول قولي هذا واستغفر الله العظيم لي ولكم ولسائر المسلمين من كل ذنب